خونو ئاواتم ئەوە بوو ڕۆژێک لە ڕۆژان بێمەوە لێرە چێشتخانە بکەمەوە هەولێرم خۆشەوە هەر گوێم لێ نییە گەرمە ساردا فێنکە خۆڵە بارێ لە کاتی ئیفتار هەتاکم پارشێ و هەموو شتێک بەخۆڕا بوو ئیتر زۆر خۆش بوو. سەبا کەریم ئەو خانما چێژلێنەرە کوردەی دوای 33 ساڵ لە کەنەدا کارکردن و شەونخوونی گەڕایەوە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت چێشتخانەکەی کردەوە. ئەو لەوێ شێف بوو چێشتخانەی هەبوو هاتەوە هەولێر و لە نێو ئاسایشی هەولێردا لە نێو ئەمنیەتی شاری هەولێردا بڕیاریدا لێرەش لقێکی دیکەی چێشتخانەکەی بکاتەوە. چیرۆکەکەی ئەو تەواو جیاوازە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خۆیدا بکەم. سەبا خان سڵاوت دەبێت فەرمو ئێرە پێم بڵێ چوون بوو ئەم بڕیارەتدا لە کەنەدا بگەڕیتەوە هەولێر بگەڕیتەوە هەرێمی کوردستان لێرە لە هەولێر چێشتخانە بکەیتەوە. زۆر سپاس سەلامەت بی. وەڵاهی بڕیارەکەم یەکەم شت بۆ سۆز و خۆشەویستیم بۆ وڵاتەکەی خۆم. هەموو کاتێک من خەون و ئاواتمەوە بووە ڕۆژێک لە ڕۆژان فێر شتێک بەم یا شتێک بزانم شەرت نییە هەر شەهادە بێ هەر شتێک بزانی بۆ هەموو کەسێکش ئەوم هەیە ئامۆژگاریم هەیە شتێک بزان بێنەوە لە وڵاتەکەی خۆیان بە وڵاتەکەی خۆشیان کە سوکارەکەی خۆیان سوودی لێ بکەن. ئەوجا من خەون و ئاواتم ئەوە بوو ڕۆژێک لە ڕۆژان بێمەوە لێرە چێشتخانە بکەمەوە و یارمەتی کەسوکار و هاوڵاتی خۆم و دەوروبەری خۆم دەم چونکە من کەسی خۆم خۆشەوە کوردستانم خۆشەوە زۆریش. چێشتخانەکەت لە کەنەدا ماوەی چەند ساڵ لەوێ چێشتخانەت هەبوو؟ هەر ماوەی 12 ساڵ چێشتخانەی خۆم هەبوو پێشتر ئیشتم کردبوو لە چێشتخانەکانی تر لە شارەکانی کەنەدا زۆر بارم کردووە یان لە شار بۆ شار بەس لە ئۆکڤیل چێشتخانم هەبووە. ئۆکڤیل ئەوەی کە ناوی ئیستا بە ناوی ئەو شارە نامە ئەم ڕۆستۆرانە ئێرەشە ناوی ئۆکڤیلە و ئەوی شاری ئۆکڤیلە لەگەڵ وێنەکانتان دەیبینن. لەگەڵ مشتریەکانت لێرە ڕاهاتووی بەراورد بە مشتریەکانی کەنەدا؟ مشتریەکانم زۆر خۆشەوێ هەمویان وەکو ماڵی خۆم سەیرانەکەم یاکو مناڵی خۆم وەکو خوشک و برای خۆم کە دێنە ژوورە وەڵێن دادا هەندێکیان پێم بەڵێن دایە ئێتر وازانم مناڵەکان خۆم دێن بانگ مەکەن یەکسەر دەچمە پیریانەوە ئەو شتەیش ئامادە نەبێ لە ڕۆستۆرانتەکەم حەزیان لە هەرچی بێ بۆیان دەکەم یعنی مەسەن ئەو خواردانەی کە هەموو شتێکمانەیە لەخوا بەزیاد بێ لە ڕۆستۆران. لە کەنەدا لە ڕێستۆرانتەکەت لە کەنەدا چ خواردنێکت دەفرۆشت هەبوو وەز لێرەش چ خواردنێکت هەیە؟ کەنەدا بەس باڵە مریشک و پیتزا بوو بەس باڵە مریشک و پیتزا لە هەولێر باڵە مریشک و پیتزا دانا بەس تەماشاکەم هاوڵاتیەکانی خۆمان ینی حەزیان لە خواردنی خۆمانەیە زیاتر ئەستامی سافاسلێ برنج تەپسی کوبە کفتە دۆڵمە هەموو ڕۆژێک بەیانی زوو دێم ئەو شتانە حازرەکەم هەتا نیوەڕوانی ئیتر نیوەڕانی مناڵەکان خۆمان دێن وەکو پێیان ئەڵێ مناڵەکان خۆمان کە دێن ئیتر هەرکی و خواردنی خۆی دەبا ئیتر الحەمدلله شکر ڕازین. پێم وابێت بەشداریت لە پاڵەوانیەتی یاخود بڵێم پێشبڕکێی شێفەکان کردووە لە عێراق ئەو چیرۆکەم بۆ بژێڕەوە؟ بەڵێ پێشبڕکەیەکە بوو خوشکەکەم تەلەفۆنی بۆ کردم وتی پێشبڕکەیەکەیە تۆیش دەساوت خۆشە وەرە بەشدار بە لەگەڵیانە مادام هەر تۆ حەزەکەی بیتەوە بۆ کورسان و شتێک بکەیت بۆنە فرسەتێکە. ئەوجار منیش هەستام هاتمەوە پێشبڕکێکە بەخوای بزڵت نازانم چی ڕۆژێک بوو ڕۆژەکەم لە بیر نییە بەس زانم مانگی یەک بوو هەر یەکسەر تکتم بڕی و هاتمەوە لە شانسی من عتەڵ دروست بوو لە تەیارەی لە ئاسمانی لە ئەڵمانیا گەڕاینە دووەوە بۆ بریتانیا ینی 4 شەوم پێچ و پێشبڕکێکە تەواو بوو. ئەوجار فەقیرانە هەر لەسەر خەت بوون لەگەڵما حاکمەکان و ئەوەی جەماعەتی پێشبڕکێکە وتیان خەمت نەبێ هەرچەند تاخیر بێ مەهر بۆ تو دانشی ئێتر جەماعەتێکیان ڕۆیشتنەوە بۆ بەغا ئەبایە بڕۆیشتنایەتەوە بەس دانیشتن کە من گەیشتمە کوردستان فەقیرە دوای 4 ڕۆژ پێشبڕکێ عام تەواو بوو بەس لەبەر خاتر من دووبارە دانیشتنێتریان کرد لەبەرەوەی من خواردنەکە دروستکەم من خواردنێکی تایبەتم دروست کرد خواردنەکەنێک بەسەر مەسەڵەن خواردنە بۆ خواردن ینی تێربی پێی هەم سەحیە ینی نەوع خواردنێکە پێڵێن ئەسپێرەگەس و چکن برست ینی سینگە مریشکە لەگەڵ ئەسپێرەگەس لێرە تۆزێک گرانە کەمیش دەستەکەوێ جا من شتەکانم هەر لە کەنەداوە هینا بوو لەگەڵ خۆمە حتى لە تایارەکەش لەناو سەلاجە دامەنا نەک خراوە بێ گەیشتمە ئێرە حازر دروستم کرد ئەوە شەڕی ژێرپەنجاکە نەخۆشی ژێرپەنجە ئەو خواردنە زۆریش پڕ لە
بروتين وبوتاسيوم ومينرال أوان هم مشتكي تيدايا يعني هم فيتامينة كاني تيدايا باش لە پێشبڕکێکە خەڵاتی چەندەمە بەدەستە خلاط نبو إما بستويب كسبوين لسر هم عراق يك أو سر كوتوبين ليكم لو بستويب كسا يعني كس ما نبو يكم بيادوهم بيا وهركو بو خواردن يك مثلا سەباخان باوە کۆتا پرسیارم بێ زیاتر کاتت نەگرم وابزانم مەشغوڵیت پێم بڵێ کە لە هەولێر چێشتخانەت کردەوە کاردانەوەی خەڵک چۆن بوو وە خۆشت چۆن لەگەڵ کەش و هەوای هەولێر لێ ڕەهات والله من وەکوتم من هەر کەسوکاری خۆم خۆشە یعنی هەر هاوڵاتی خۆم خۆشە کوردستانم خۆشە کە ڕۆستۆرانتەکەم کردەوە یعنی ئەیرە پێشوازیەکی خۆشمان کرد یەکەم ڕۆژ هەژدەی ڕەمەزان بوو کە ئەوم کردەوە وتم هەرکێ دێت ئەوە لە ئیفتارۆ تا بانگ بەیانی بۆ سحور بڵێن بۆ پارشێو لە کاتی ئیفتار هەتاکم پارشێو هەموو شتێک بەخۆڕا بوو ئیتر زۆر خۆش بوو خۆزگەت جێوەش دیار بوو خۆزگەت لێرە بووین ئەو ڕۆژە لەگەڵ کەشەوەی هەولێر لێ ڕەهاتووی ڕاهاتوم هەولێرم خۆشەوە هەر گوێم لێ نییە گەرمە ساردا فێنکە خۆڵە بارێ هەندێک خەڵک گلەیە کاڵێم وەڵام من بۆ من زۆر خۆشە هیچ گلەیم نییە الحەمدلله زۆر سپاس دەکەم بەڕێزی ئەوەی کە جێویستی بوون گوتەکانی تو سەبا بوو سەبا کەریم چیرۆکی ئەو بە تەواوی جیاواز بوو و خۆشی بۆی جێرانەوە